هوتێل و گازینۆکەی ترامپ ڕۆژی چوارشەممە ڕوخێنرا دوایین پاشماوەی شوێنی قومارکردنێکی دیار لە شاری ئاتلانتیک، بەڵام سەرۆکی پێشوازی لە مۆرکە سیاسەکەی نەهێناوە. ڕۆژی سێشەممە هێرشی کردە سەر میچ ماکۆنێل، سەرۆکی کەمینەی ئەنجومەنی پیران، ناوبراو لەو کۆماریانە بوو کە زۆرترین لۆمەی ترامپی کرد سەبارەت بەو گەماروی 6 کانونی دووهەمی سەر کۆنگرێس. سەرۆک ترامپ بە پراکتیکی لە ڕووی ئاکاریشەوە بەرپرسیارە لە ورژاندنی ڕووداوەکان. ترامپ لە بەیاننامەیەکدا هەڕەشەت دەکات کە پشتیوانی لەو کەسان دەکات کەسانی ڕازرە و کە لە هەڵبژاردنەکانی سەرەتایی ڕوبەڕووی ئەندامانی کۆنگرێسی کۆماریەکان دەبنەوە کە دووبارە خۆیان کاندی دەکەنەوە. ئەماندی سەرەکی دڵنیاییدانە بە 75 میلیۆن کەس کە دەنگیان داوە بە سەرۆک ترامپ تا بزانن هێشتا سەرۆک چالاکە لە سیاسەتی ئەمریکادا. فشارەکانی بەردەوام دەکات لە پێناو پاڵێوراوانەی کە پشتگیری ئەمریکا دەکەن. حەو ئەندامی ئەنجومەنی پیرانی کۆماریەکان کە لە دادگای لێپێچینەوە دژی ترامپ دەنگیاندا ڕوبەڕووی ڕەخنەبوونەتەوە لایەن حیزبەکەیانەوە، ئەوەش دڵنیایی دەدات کە هێشتا جەماوەری کۆماری لە ترامپ دوور نەکەوتونەتەوە. حزبی کۆماریەکان حزبی ترامپە، لە بێبەختیدا هەندێک پارێزگارانی ڕاستڕەوی میانەڕۆ کە خۆشم لەوانەیە لە ڕوانگەی سیاسیەوە لەوانە بم لەو باوەڕەیەدام ئیستا هەست بەوە دەکەن لانەوازن. ڕۆڵی ترامپ لە ئاژاوە جێڕەکانی سەر کۆنگرێس بابەتێکە لە کۆنگرێس دەجوڵێنێت بۆ دروستکردنی لیژنەیەکی سربەخۆ هاوشێوەی ئەو لیژنەی دیراسەتی 11 سپتەمبەری 2001 تیرۆریستی. سەرۆکی پێشووی لیژنەی 11 سپتەمبەر تۆماس کین پێشنیارەکە لیژنەیەک لە هەر حیزبەکە سەبارەت بە گەماروی 6 کانونی دووهەمی سەر کۆنگرێس پێک بهێنرێت. ئەمە لێژنەیەک نییە بیانوێ بە دوای ترامپۆ بن، بەڵکو لێژنەی لە کۆڵینەوەیە لە ڕاستیەکان. بەپێی راپرسیەک لە سەدا 75 کۆماریەکان حەزیان لەوەیە سەرۆکی پێشوو ڕۆڵێکی کارا بژێڕێ لە نێو حیزبەکەیاندا. خۆشمان دەوێن بە شێوەیەکی تر دەگەڕێینەوە. بەڵام لێکۆڵینەوەی تاوانەکان لەسەر ڕۆڵی ترامپ لە ئاژاوە جێڕەکانی سەر کۆنگرێس و دەستێوەردانی لە هەڵبژاردن، هەروەها ئالەنگیری یاسایی لەسەر گومانی ساختەکاری باج و بیمەی تەندروستی ڕەنگە ڕۆڵی داهاتووی سەرۆکی پێشوو لە سیاسەتدا دیاری بکە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.